سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیەدا دەمەوێت پرسم شەڕواڵی کوردی یان کابۆ کامەیان لە ڕووە تەندروستیەکە باشترن؟ قوماشەکانیان باز دەکەین، کۆمەڵێک وردەکاری زانستی جوان لەسەر هەردووکی پێشان دەدەین. لە جەریمەدا دەندرێتن لە بۆ هەر ئینسانێکی لە بەرکردن و لە پێکردنی پانتۆ دەتوانین بڵێن پیرتریش دەردەکا. لە بەشی دووەمی بەرنامەدا بابەتێکی دیکەمان هەیە. وەرە با پێی بڵێم چییە؟ لە کوردستان منداڵی ساوای جگەرەکێش زۆر بووە. معقولە؟ تۆ لەوە چێسە ئەم ڕووکەشە لە سەریشی بێت و هەستی پێ نەکەی. بزانین چەندێک نیکۆتین لەسەر ئەم ڕووکەشە هەیە. کاتێکە دوو بەرکەوتە بەوەی ئەمە تۆ جگەرەکێشی دەوری دەسی سێتی پێڵە کەولوانێک کە پێڵەن هێشتا ئەوەش هەر لای نابە. لە بەشی سێمی بەرنامەشدا باسی ئەم دەنگە دەکەین. گوێم زرینگی لێوە دێ. شەڕواڵی کوردی یان پانتڵۆن یان پانتۆر لە بەشی حەوز زیاترین زۆری ئەو نەخۆشیانەیە کە هیتمە. جگەرەکێشی جۆری سێ چییە؟ ئەو مادانە چین کە تۆ ناویان دەنێی ژەهر دروستکەری شێرپەنجەن. ئەلۆ وەڵا ئەوە عوسمان بینە ماڵتان و دابنیشین و ئەو شتانە. بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە لە کۆلێژی زانستە تەندروستیەکانی زانکۆی هەولێری پزیشکیەوە هاتوون. زۆر بەخێر بێن سەرچاو. دەستان خۆش بێت. بەشی یەکەمی بەرنامەوەکو گوتمان باسی کابۆیە یان پانتڵۆن یان پانتۆر و بێگومان بەراوردی دەکەین لەگەڵ شەڕواڵی کوردی. وردەکاریەکان باز دەکەین. جلوبەرگە تۆ ڕۆژانە لەبەردایە. دەبێ بزانی کە چۆن وا دەکەی تەندروست بێت، سیانت پێ نەگەێنێت. چونکە دەزانن لە ڕۆزانستیەکە جلوبەرگ ڕەنگە هۆکار بێت بۆ نمونە نەزۆکی. دەبەرەوە مەوزوعەکە جددیە. لێرە ناس خانم لەگەڵدایە. ناس خان بەخێر بێت. حاڵ باشە؟ زۆر سپاس دەکەم. چۆنی لەگەڵ بەرگ دووری و کاری خۆت؟ وەڵا باشە الحەمدوللا. وەزع باشە؟ باش. ئێستا ماندووترن؟ ماندووترین بەڵێ. خەڵک زۆر داوای جلوبەرگ دەکات. جلوبەرگی کوردی. جلوبەرگی کوردی بەڵێ. زیاتر داوا دەکات. خۆت جلوبەرگی کوردی دەدووری؟ بەڵێ کوردی و جلوبەرگی مۆدەش دەدوورم. هەردووکیان دەدووری؟ هەردووکیان. اینجا خۆشت پەرستاری وانە لەگەڵشیدا؟ بەڵێ. بزانە پەرستارەکانمان ئاوان هەم پەرستارێکی بەباشی جێبەجێ دەکا هەم پیشەیەکی دیکەی جوانیشی هەیە. زۆر بەخێر بێت. ئەمڕۆ چیمان بۆ دەکەی لێرە؟ وەڵاهی پانتۆڕێکتان لە بۆ دەدوورم. ئۆکەی. بەڵێ. پانتۆڕەکەت چییە؟ پانتۆڕێک لە بۆ چێدەی دووری؟ خانمانەیە؟ خانمانە دەدوورم. ئۆکەی. قیاسەکی ئەتیادی دەدوورم هەر وەکو نمونە. باشە. نەک لە بۆ کەسش تایبەت بەسەر قیاسەکی ئەتیادی بی پانتۆڕێکی عادل دەدوورم. دوای دەماندەی تێبی دەینە جەماعەت؟ یعنی بەهەدیە؟ بابن عادی شەمان نابی. تووشم کردی. سەرتا مشکلە نییە. زۆر باشە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە پزیشکێکی پسپۆرمان لەگەڵدایە. دکتۆر هەنار عەبدوڵڵا پزیشکی نەخۆشیەکانی پێست و جوانکاری لە ستۆدیۆ لەگەڵمدایە. زۆر بەخێر بێی. چۆنی؟ باشە؟ زۆر سپاس دەکەم. بفەرموو ئێرە. ئەحواڵ باشە؟ کاریکتۆر باشە؟ زۆر بەخێر بێی. درایە. سپاس دەکەم. مەمنونم زۆر سپاس خوشی گەورەمی. بابەتەکە تا ئێستا خەڵک کابۆ لە پێ دەکا، پانتۆر لە پێ دەکا، شەڕواڵ لە پێ دەکا. ئێستا دەرکەوت کە دیوێکی تەندروستی گرنگیشی هەیە. باشە. ئەو دیوە تەندروستێت چییە؟ بۆچی بەلاتانەوە گرنگە کە تەندروست بێت ئەو شتێک کە لەبەری دەکەین؟ باجارێ بە
کورتی سیفەتی جلە چی تەندروستت پێ بڵێم إيه. یەک دەبی ئەو جلە ڕێگە بدە لە قوماشەکەی ڕێگەی هەوا گۆڕچێ بدە ئەو پێستە هەوای وەرگری تەنەفوس بکە باش دوو دەبی ئەو جلە لە مادەیەکی تەبیعی پێکهاتوی زیاترینی سەتا هەفتای زیاتری لەبەر ئەوەی مادە کیمیاییەکان زۆر ینی بەشی تەندروستی مەسەلەن لە هەستیاری بگرە لە نەخۆشیەکان بگرە هەندێک نەخۆشی هەیە بە مادە کیمیاییەوە ئەگراڤەی دەبی زیاد دەکاتن باشە سێشیان دەبی مادەکە توانێ هەڵمژینی ئارەقەی هەبی نابی لەسەر جل ببین لەسەر جسم ببینێتەوە ئارەقە باشە تمام ئەو سیفەتانە زۆر ضروریە لە بۆ هەر جلەکی کە لە بەری دەکەین هەر شێوەگبی هەرچی بیتن زۆر باش بۆ پانتۆڵ یا شەڕواڵ لە بەرکردنی پەیوەستە بەو مەرجانەی کە باس کرد لە ڕۆ تەندروستیەکە خەڵک بەگشتی خەڵکی ئێمە پابندە بەوانە زۆر کەم لە بەرچاویان ناگرێت زۆر کەم بە تایبەتی ئەو جی لە نوێی کە دەردەچی دەتانم برم لە خۆشمان دکتۆر بەڕاستی بە خۆشمان لەگەر برە مۆدل دەڕۆی و جلی لەبەر دەکەی حەز دەکەی لەسەر ستایلبی بەش دەبی ئەمە بزانین کە ئەو جلت لەبەر کرد چەندە بەری دەکەی پاشچەندی دەبی دایکێنی چەند ڕۆژ دەتوانی لەبەری بیلا هەفتێک ناتانی هەموو ڕۆژێک مەسەلەن هەموو جلەکەکە لەبەرت بیتن دەبی بزانین ئایا ئەوە ڕاستە جوانە بەس لایەنە تەندروستیەکەی ئەو جوانیەیە دەینیتن یا ناینی باش بەڵام هەیە جلوبەرێک لەسەر مۆ دەبێت و تەندروستیش بێت بۆ مەرجانە بەڵێ بەڵێ هەمانە کەواتە بیانومانیە بۆ ئەوی کە جلوبەرگی تەمان. ناتەندروستمان لەبەر بێت زۆر باشە ئێستا ناسخان گوتی پانتۆڕێکتان بۆ دەدورم دوایش بە خەڵات دەمانداتێ ئەمەش دەدەینە بەشدار بوویەک خۆش بێ. پێی بڵێ چۆن بیکات لە ڕۆزانستیکە هیچ تێبووی تەمام ئەگەر ئەو قماشەی لێلایتی قماشەکە ناسخان وردە دەست پێ بکە ئەو فەرمو. قماشە تۆ ئەگەر دەتوانیت بەشێکی فەرموویە لۆکەی تێدا بیتن بێگومان باشترە ئەستا قماشە ئەجا من نازانم تەواو لە چ پێکاتیە نا بەس نوعەتی قماشەکەیەوە دیارە ینی هەر قماشەکە دەستت لێدات و ئێ. دەزانی مادەی لایلۆنی زۆرە یان نا لێک کە ناچی دەستی ئەوە لێ باشە بدەێستاوە یەک مەتات نیە مەتات بڕێک خراپە بەس ئەمە بەگشتی پیا و ژن ینی هەر کچ و کوڕ هەر حەزمان لێە ئەو پانتۆڕە لێبەری دەکەنیا و کابووە مەتاتبی مەتات چەند مەتاتبی مادەی لایلۆنی زیاترە و زیانشی زیاترە باشە. بەس ئێستا ئەوەیان من تەجروبەشم لەسەری هەیە قماشەکەی زۆر باشە حتمما 100% لۆکانیە بەس نایلۆنیشی کەمە قماشەکەی باشە یەک تەسک نەبێ ئۆکەی تەسکبوونەکە ئەوە ضرورترین شتە دەتوانم بدەن دووش شێوە بابەتەکە وەک باسمان کرد زۆر قماشەکەیە تەمام باش. کە لێ دیارە بەڕاستی دەستخا پێ دەچیانی خۆمەدەکاری جۆری قماشەکە و کواڵەتەکەی قسە دەکەین بەڵام ئێستا تۆ دەتوانانی دەست پێ بکەیتەوە دەست پێ بکەم. فەن دەست پێ بکە دەست خۆش ماندوو نەبی سەلامەت بێ ماندوو بی پێوەی باش ئەو هەموو خەت و خطوتانە هەم قیاساتە دەست خۆش بێ سەلام. ئێستا چی دەکەی ئێستا دەبی کەپسی لێ دەم و دەست بە دوورینی بکەم دیاڵە با دەست پێکەین زنجیرم هینا بوو زۆری دەوێت دوورینەکە کات واللهی هەندەکی دەوێتن چەند یاری هەندێک کاتی دەوێت تقریبا چارێگەکەەوەها ئێ باش ئەوانەی کە دێن پێتان دەڵێن زوو بۆمان تاواکەنوانیە هەمیشە پەلەیانە هەیە ئەوە هەیە ئۆکەی ینی بەگشتی زۆر پەلەیانە یا زۆر پەلەیان نییە وڵا زۆر هەمووی زۆر پەلەیتی هەمووی کەس زۆر نییە پەلەی. زۆر پەلەی نەبێ زمانە ئێمەش پەلەمانە ئەگەش پەلەتان ئۆکەی دکتۆرە تۆ پێم بڵێ ناسخان تۆ دەست پێ بکە نعم. تۆ پێم بڵێ کە جۆری قوماشەکە چەند گرنگە طبعا و باشترین زۆری قوماشیش چییە؟ یەکەم نقطەکە دێتن لە گرنگجی هەر دەتوانی جلوبەرگێک بیتە ئێرە؟ لە یەکەم خاڵکە بێ لە هەر گرنگجی هەر جلبەرگێک زۆر قماشەکەیە بە باشە. تەبیعی زۆری قماشیش بە تەبیعی یەکەمیان ئەگەر هات قوتن بی لۆکە باشە. ئەوە باشترینیان دادەندرێتن دووەمیان حەریر بی حەریری تەبیعی بی دەستکرد نەبی هیچ مادەیەکی لایلۆن لەگەر ئەو قماشە نەبیتن ئەوانە ئەو دووە بە باشترین دادەندرێن لەبەر ئەوەی وەک باسم کرد ڕێگەی زیاترینی هەوا مەرجە گۆڕچێ تەندروستیەکانی دەدەن تێدا. بەڵێ بە تایبەتی لۆکە باش ئەو دویان باشترین زۆرن کە لە قماشەکان ئەوجا دوایە دێتە سەر ئەوەی ئایا ئەو جلە کودورایە یاخۆت چییە ئەو بەشی ترە باشە جیاوازی هەیە لە نێوان پیا و خانم
بۆ بابەتی لەبەرکردن و لە پێکردنی پانتۆڵ نەخێر لەلایەنی هەمان تەندروستی مەرجی نەخێر تەندروستی هەیە لەلایەنی تەندروستی نەفسی شتە باشە بۆ تەسکی و فراوانی تەسکی طبعا ئەوەیان دەتوانین برین بە جەریمەدا دەندرێتن لە بۆ هەر ئینسانەکی باشە کە هەمووشمان لەبەری دەکەین ئەگەر بینە حقیقت لایەنەکانی تەسکی یەکەم شت خوا بەخۆی ئەو پێستەی کە دروست کردیە باریێری کیلۆ دروست کردیە یعنی ڕێگرێ کیلۆ دروست کردیە بە حدودی خۆی ئاو دێتە دەرێ و دەستە ژوورێ لەو پێستە بە حدودی خۆی بەشی مردووی ئەو پێستە ینی لێ دەبتەوە لەو پێستە و خۆی نوێ دەکاتەوە کاتێک کە جلێکی تەسکە و احتیکاکێکی زۆری لەگە ئەو پێستە هەیە ئەو باریێرە دەشکێنی کەشکە ئەو ڕێگرەیە نامینێ کە لە بوونی خۆتەوە هەیە کە ڕێگرەکە نەما هەیە و پێویستیشە پێویستیشە ئەساسیەتە باشە کە ئەو ڕێگرە نەما یەکەم شت ئاوێکی زۆر لە دەست دەدا ئەو پێستە دووەم شت ئەو احتیکاکەوا دەکا ئەو بەشەیە کە پێویستە لە دەست لەسەر ئەوەی یەکەم ئەگەر ئاوێکی زۆر لە دەست بدا خراپە لە بەرەوەی جەستەی کەسەکە وشک دەبێتەوە پێویستی بۆ ئاو هەر پێستەکە ئەمە باس لە پێستەکە دەکەین زیاتر نەک لە جسمەکەی ئەو ناگاتە ئەو حەدێک کە برێن جسمەکە ئەزیەتی دەخوا لە قۆناغی یەکەمدا پێستەکە وشک دەبێتەوە دەبێتن و بۆ خراپە چرچلۆچیەکی دروست دەکاتن شێوازێکی ناتەندروست و شێوازێکی دەتوانین بڵێن پیرتریش دەردەکە ینی جلوبەرگی تەسک هۆکارە بۆ وشکبوونی پێست و زیادبوونی چرچلۆچی و زوو پیربوون دەرکەوتنیش تەمان ئۆکەی ئەوە بۆ پیاوان و بۆ خانمانیش هیچ جیاوازێکمان نییە باش دووەم شتیان ئەو باریێرە کەشکە ئیدی بە دڵی خۆی بەکتریا ڤایرۆس یاخود حتا کەڕ و بە دڵی خۆی هاتو چۆ دەکە یعنی چ تووشی نەخۆشیەکان دەبی بە ئاسانی بە جلوبەرگی تەسک یەکەم شت زووتر پیر بووی زووتر پیر دەرکەوتی پێستە زووتر پیر دەرکەوت دووەمیش بوویە هۆی ئەوەی کە خۆت هۆکاربی بۆ توشبوونی پێستت بە نەخۆشی زۆربەی نەخۆشیەکان زۆربەی نەخۆشیە بە تایبەتی گوازراوەکان ئەگەریش ملاحەزە بدەی لە بەشی حەوز زیاترین زۆری ئەو نەخۆشیانەیە کە هەیتمان زیاترین زەختە کە هەیتمان تەسکیەکە ئەساسی لەسەر ئەو منتیقەیە ڕوونە هۆکارێکی دیکەش طبعاً کە ئەتوو هەر شوێنێک لە جەستا زەختێکی زۆری لەسەر بوو بە تەبیعی سووری خوێنی ئەو شوێنە کەم دەبیتەوە باشە زەخت دەکات لەسەر مولولەی خوێن سووری خوێنیشکە کەم بوو ئۆکسسیجین کەم دەچی ئەو شوێنە طبیعی ناژیتن ئەو خۆراکەی کە پێویستی بە طبیعی وەری ناگریتن هەر هەمووی لە خوێنەوە دێتن ئەوەیان ئەساسیە بە تایبەتی لۆ هەمومان بەس بە تایبەتی ئەو کەسانەی کە معڕەزن لە بۆ تەجەڵۆت لە بۆ کلۆتینگ خینیان زوو دەمەی خوێنمەین زیاتر ئەزیەتی دەخۆن باش خەتەر بووە زاکە زۆریش ئەمە چەند بابەت چەند مەترسێکی زۆر گەورن بەهۆی جلوبەرگی تەسکەوە ئۆکەی تەواو نەخێر هێشتاشمایە بینە سەر بە تایبەتی پانتۆر نەک هەر هەموو باشە پانتۆر کە زەخت دەکاتە سەر منتیقەی حەوز فەرموو دەست پێکە سەر منتیقەی حەوز حالەتێک هەیە مایالجیا پارەستێتیکا هیچیە زەخت دەکاتە سەر ئەو دەمارەی کە لە لای دەرەوەمان هەیە پێی دەگوترێ لاترال فیمۆرال کوتانوس نەف لێرکانە کە زەختی کراسەری هەر دەمارێک زەختی چوە سەری ئەو شوێنەی کە سەپلای دەکا کە بە ڕێوەی دەباتن طبعا تەسیری لێ دەکا تەسیریەکەی چیە بە دائیمی هەز دەکەی پێت سڕە و لەگەر جومگەی هی ئەژنۆنا هی گۆزینگت بە دائیمی ماندیە باش ئەوە بەس دەبەر پانتڕۆنی تەسک بوو زۆر خەتەرە وەزاکە دابنیشین دکتۆرە دابنیشین فەرموو ئیش گەورە بوو وەڵا شەرکەتە کۆلانە خۆی گەورەیە بەڕاستی بە تایبەتی ئەو جیلە نوێ مەفروزە تێی بگەینین باشە خاڵێکی تری فەرموو تێی بگەێنە خاڵێکی تری گرنگیشمان ئەوەیە ڕاستە ئەمن دکتۆری هەناونیم بەس خاڵەکە لە سەر ئەوەی کە جلی تر تەسکمان باس کرد دەبی باس کرێ کە زەخت لە جلکی تەسک لە حەوزڕالۆ سەرەوە کە زەختت هەبوو زەختەکە دەکەوتە سەر ماعیدا ئەو ماعیدەوا دەکات ترشەڵۆکیەکەی زیاتر دەرکە وا دەزانی لە بارێکی پەستانە وا دەزانی خۆراکە لێ گەدانەوەکەی بەو شێوەیە دەبیتن ترشەڵۆکیەکە زیاد دەکات دەگەڕێتەوە سوورێن چک یەکەکە لەو هۆکارانێک کە هەز دەکەی بە ترشەڵۆکی لە ناو دەمێت ئێستا ئەوە بە تایبەتی بڵێ ئەوە بە تایبەتی بۆ ئەو خانمانەی
کۆرسێ ئەو کۆرسە نایچە کۆرسێ ئەوانی مۆدلن یاخود مەسەلەن نمایشی جلو بەرگ دەکا حەز دەکا بە جسمێکی تیپیکەڵ دەرچیتن ئەوە دادنش کۆرسێ لەبەر دەکا الحەمدولایە تۆزە کەم بوویتەوە جاران گەلێک زۆر بوو بەس ئێستش لە ناو مەجموعەکەمان هەرمایە کۆرسەیەکی تند لەبەر دەکا زەخت دەکا بە 5 ساعت 6 ساعت 10 ساعت لە ئیشەکەیتی کارساتە وەڵا گوناحن زۆر ئێستا تۆ بۆ ئەوەی ناوقەدت باریک بێت پێویست دەکا کە بە شەوەیەکی سروشتی و تەندروست بیکەی وەرزش بکەی خۆراکت ڕێکخەی نەوسن نەبی هەموو شتێک نەخۆیت ئەگەر تۆ کەسێکی ئازا بیت بەڕاستی گەنج بیت پێویستە بە وەرزش و بە ڕێخستنی سیستمی خۆراکی و خەوت لەگەڵ ستایلی ژیانت ئەمە بکەی لە هەر هەمووشی کارە ساتر نەزۆکی نەزۆکی بەڵێ پەیوەندی نێوان نەزۆکی و جلوبەرگ چییە؟ لە ئافرەت و لە پیاو هەردوو کشتێک تەسیری دەکاتن ئێستا باسی دەکەین لە پیاو دەست پێ بکەین پانتڕون بە تایبەتی کابۆ بە تایبەتی لەو جینزەش کامەوەیان کە دوو ستایلیان هەیە یەکیان سکینی پێدەگۆترێ ئەویتر سلیم هێشتا یەک تۆز باشترە سکینی ئەوەی بە تەواوی تەسکدات دەپۆشی لەگەر جسمەکەت ئاوە زەختێکی زۆر دەکاتن فەچ دەکاتن کە ئەو زەختە زۆرە هەیە بە نسبەت پیاوەکە لە منتیقەی حەوزی وا دەکاتن گونەکان نێزیک بنەوە لە جسمت لە لەشت بێگومانیش پلەی گەرمیەکەی گونجاو نییە وا دەکاتن سپێرمەکان و هەم ئەو خانانەی کە سپێرم دروست دەکەن لەناو بچیتن لەگەر کات ئەگەر ئەتوو هەموو ڕۆژێ لەو حاڵەتە بەردەوام بوو باشە لەبەرەوە لە گونەکان دێنە دەرەوەی جەستە لەبەرەوەی پێویستیان بە پلەیەکی گەرمی کەمترە لە پلەی گەرمی نێو جەستە بەڵام کە تۆ شتێکی تەسک لەبەر دەکەیت و ئاوا دەینووسێنی بە زیاتر دەینووسێنی بە جەستت پلەی گەرمی نێو گونەکانیش بەرز دەبێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کە سپێرمەکان تێک بشکێن بەڵام شکر لە خوای ئەوە کاتیە ئەگەر ئەو عادەتە تەرکت کرد پاش ماوەیەک ئیتر دەگەڕێتەوە باش خۆی ڕجینێرێشن هەیە و دەگەڕێەوە سەربار بەس لە کات ئەگەر هاتوو بەردەوام بووی لۆ ماوەیەکی زۆر دەیکاتە نەزۆکێک و ڕێژەی سپێرم زۆریش کەم دەکاتەوە باش بۆ خانمان ئەتوو کە جینزێکی زۆر تەس کرد لەبەرە پلەی گەرمی لە شت بەرز بووە بە تایبەتی منتیقەی حەوز پلەی گەرمیەکە کە بەرز بووە دەبیە میدیایەکی تیپیکەڵ لە بۆ چ لە بۆ کەڕوو باش کە کەڕوو توش بوو ئەو کەڕوەوە دەکاتن پلەی پیئێچی واتە ترشیاتی لە جسم زیاد دەکاتن کە گونجاو نییە لە بۆ ئەو ڕێگەیە تەبیعیەی کە خوا داینایە لە بۆ ئەوەی پیچاندر ڕوو بدە وا دەکات زیاتر سپێرمەکان بشێوێنی بکوژی تووشی نەزۆکێک ببیتن تووشی دووچاری ئەوەی ببیتن ئاخۆ بە تەلقی حسناعی بە هەزار حاڵی تر هەتا منداڵی ببی بەس شکر لۆ خوا ئەوەش دەگەڕێتەوە ئەگەر هاتوو تەرکی بکە ڕوونە ناسخان گەیشتی بەچی دکتۆرە تۆ لێرە بە زین لە کام قۆناغی ئێستا پێچی بەدەنم ماشەکەی زنجیرشتم لێ نەدایە ئێرە کوێی پانتۆڵەکەیە ئەو منتقەی کەمەرە منتقی ئەو لای قاعدێتی باشە دەی دووری ئێستا زۆر تەسکم نەدووریەوە بابەتە چی ئەوە عەدلە عەدل ئێستا تقریبان زۆر کەس حەزی لێ نییە هەمووی حەز دەکا بۆ ڕیبی هەنی دەرێ پانتۆڕەکەم با بۆ ڕیبی کا بۆ یەکەم بۆ ڕیبی زۆر جار هاتیینە مۆدلەکەنای بۆڕیە بۆڕی پێدەرێن زۆر باریکە پێدەرێن بۆڕی باوەڕ بکە زۆر تەسچش بۆ هاتی گوتی بڕۆژ کەشم لە بۆ تەسکە با پێم جواتر نییە بۆڕی ئایا بۆڕی نێوشتانە نافەرقی نییە ینی بەعام حەزیان ئەمە شتێکی ئاساییەکە عەدلە ئاساییە باش ینی بەگشتی ئەوەی کە داوا دەکرێت بۆڕیەکەی بۆڕێکەش تەسکە ئەگە عەدلیش داواکان دەرن عەد لە چمێلە و بۆڕی بیتن مەسەرن ئەوە ناوەکەیتی بۆڕیەکە تێدابێت بەڵێ ئەوە هەناو ئامەکەیتی لێەوە باسی دەکەن کە داوا بکەن لە من ئەوها داوا دەکەن کە بە دوورین دەن هەیە حەز دەکات جرکەکەی لە خۆی بە دوورین دە قماشەکەی تایبەت بی دوورینەکەی تایبەت بی یان لە بازاڕی قیاسی نیە زۆر زعیفە زۆر قەڵەوە زۆر وردە ئەوانە دێن داوا دەکەن بەو نەوعی داوای دەکەم بەڕاستی یەکشتشم پێ بڵێ جیاوازی پیشەی پەرستاری و بەرگدووری چییە؟ جیاوازی هەیە وەڵەکوونیتی کامیان خۆشترە؟ من هەردووچیم پێ خۆشە کامیان خۆشترە؟ ئەوە هیچەوە هەمجار هەرگوتم وەکو ئەولادێکمە زۆر حەزم لێتی کە حەزم لێ نەبی پێم ناکرێ ینی دایمەش لە ئیشی خۆمە من ئیبداعی دەکەم و پەرستاریشم زۆر حەز لێ لەبێش هەر کە ئیشەکەی دەکەم زۆر ڕان لێمە و سەرکەوتوشم لێ دەبێت
ئینشاڵڵا ڕۆژێک بەرنامەک بکەی لەوێ هەینی ئەو کاتشکاری پەرستاریشم دەبێت دەستت خۆش ئەوەش دەکەین ئینشەڵڵا ئێ ویستی شتێکترم پێ بڵێ پێش ئەوی بچمە ئەوەیان تاو لە بابەتی تەسکیەکە بابەتی تەسکیەکە و نەزۆکیەکە هەر ئەوەیە ئیتر لێکدانەوەکەی چی دیکە لەسەر پانتۆڵ و پانتڕۆنەکانمان گرنگە بیری لێ بکەینەوە پێش لە بەرکردنی پێش لە پێکردنی پێش لە پێکردنی لە بۆ خانمانە دەتوانین بڵین ئەوە لێکدانەوەی زانستیەکەی بەو دەرەجەیە نییە بەس ئەوەیە کە ڕۆژانە بە چاوی خۆمان دەیبینین دکتۆر ڕۆیشتنی خۆمان ئافرەتەکان جیاوازە لەگەر جاران ڕۆیشتنمان ئافرەتانەی تێدا نەمایە بەبوونی پانتڕۆن زۆر مریحە بە ئیسراحەتی خۆت پیاوانە دەردەکەی و پیاوانە دەڕۆی ئەگەر ملاحەزە بدەی بیگەڕێەوە سەر داکمان داپیرمان ئەوانەی تەنورەیان لەبەر دەکرد ئەزیان لەبەر دەکرد ناعیلاج و بە خوتوەکی زۆر ناسک بڕوە ئەوە ڕۆیشتنی ئافرەتانەی پێدەگۆترێ کە زۆر نەک زۆر بەمان هەمومان لە دەستماندایە لەبەر پانتڕۆنە پانتۆڵ و کاب ئۆکەی باشە بە شێوەیەکی گشتی مەرج و ڕێنماییە تەندروستیەکانی دیکە هەن کە گرنگ بێ بەلاتەوە بیگەێنی بەڵێ ئەکید بە تایبەتی لە بۆ نەخۆشیەکانی پست کە خساسی خۆمە دەبی ئەوە زۆر زەڕوریە بگەێنین یەک لە وەرزی هاوین ئەگەر لۆشمان نەکرا هەموو جلەکەمانیش لۆکە بیتن یەکەم تەبقا کە جلی ژێرەوەیەکە یەکەم لێخشانی هەیە لەگەر پێستەکەمان مەفروزە نسبەی زۆری لۆکەبی لەبەر ئەوەی ئەگەر هاتوو ئەو ئارەقەیە هەڵ نەمژرا ماوە لەسەر پێست لە ماوەی چەند سعاتێک ڕێخۆشکەرێکی زۆر زۆر خۆشە لە بۆ ئەو کەڕوانێک کە ئەسڵ لەسەر پێستی خۆمان هەیە خۆژێنە هەر لەسەر پێستی خۆمان بەڵام دەردەکەوی بە تایبەتی دەبینین لە پشتە ملان دەردەکەویتن نەخۆشەکە دێ پارچەی قاوەی یاخود سپی پێی دەوترێتی نێڤێرسکەلەر کە ئەوە خۆی ئەسڵەن لە جسمی خۆمان هەیە ئەو کەڕوە زۆر تەبیعی دەژی بەس کو ئارەقەیە پێدەکەوی ئاکتیف دەبیتەوە و دروست دەبیتەوە لۆیە ئەوە یەکەم خطوەیە کە لە جسممان ئەوەی دێتە سەر جسممان دایرەکتی لۆکەبی باشە دوو بەنسبەت لە منداڵ ڕادەست پێ بکەین ئەو منداڵانەی کە ئەکزیمایان هەیە کە لە 6 مانگی بدایەتی عمری دیارە ئەو منداڵە دەکرێت دەبی بە هەموو نەوعەک لە خوری دووری بخەین لە سوف دووری بخەین سوف و خوری بەڵێ ئۆکەی کو احتیکاک دەکاتن ئیدی یەکسەر ئەکسیمایەکە لەو شوێنە دەردەکەیت باش زۆر جار دەلێتن ئەمن لۆ ئەو تااقەتەی مادیەم نییە داکەکە دەلێتن دکتۆرە و تااقەتەیەم نیە من هەموو لۆکە مەوادی لۆکە گرانە ئەگەر جلوبەرگەکە بەڕاستی لە لۆکە پێکات بیتن پێ دەڵێم بابە ئەگەر هیچ ئیمکانیەتی چشتنیە یەکەم طبقەی جلچی بڕۆ بابە دوو قەدیرەوە بکڕە یەکەم طبقەی بە کاملی هەتا پێی بە کاملی بالۆکەبی دوای قەینە پاشەوی طبقەکانی سەری ڕێت پێ دەدەین باش ئەوانە کە بەخۆیان نەخۆشیان هەیە ئۆکەی بۆ کەسێکی ئاسایی دەبێت ماوەی چەند کاژێر پانتۆڵ یان پانتڕۆنی لەبەردابێت و دەبێت چەند بیشوات پەیوەندی بە جۆری پیشەشەوە هەیە پیشەی کەسەکە بەنسبەت کاتەکە ناتوانین لە سەری تهدیدکەین هەر یەکەمان ژیانمان بە شێوەکە هەیە 3-4 سعات لە ئیشە هەیە 10 سعات 12 سعات لە ئیشە بەس ئەتو دەبی خۆت بگونجێنی بە جێرەی ئەو ئیشەی هەیتت جلێکی وا لەبەرکەی ئەزیەتت نەدا بابە حەزت لە بانتڕونەکەیە و ئیشەکەت هەیە 12 سعاتیە لە بۆ ئیش لەبەری مەکە چیە دەرێت سعاتێک 2 سعاتە لەبەری کە قەینە مەیە لە ئەتو ڕۆژانە 12 سعات بووە دائیمی ئەوە حسابی دائیمی لە بۆ دەکەی تەواو ناکرێتن وا بکەیت ئەوەیان بەنسبەت پیشە بەنسبەت ینی کات بەنسبەت پیشە زۆر تەسیری هەیە بە تایبەتی ئەوانەی ئیشیان لە گەرمیە وەکو ئەوانەی لە فەڕن ئیش دەکەن ئەوانە زیاترین کەس دەبی لە جلی تەسک دوور بکەنەوە دەبنە دوو بەشی گەرمیەکە هەر زەرەری لە گەرمیەکە یا لە تەسکێکی باسیوان کرد لە بۆوان دوو قاتە باش ئێستا لە نێوانی پانتۆڕ و تەنورەدا تۆ تەنورە بە باشتر دەزانی بە ملیۆن قات بە ملیۆن قاتیش تەبان ئۆکەی پرسیارێکی تریشم هەیە بزانم لە نێوانی ئەم دووەدا کامیان هەڵ دەبژێری دێمەلات ئێستا حازرن بۆ ئەم پرسیارە هەمووتان شەڕواڵی کوردی
یان بیکەوە نەوعەکەی بینی ئەوە پانتۆ سلیمە بۆ ئەو شتانە خطوە چیش لەوەی تەسکتر هەیە هێشتا لەوە بەڵێ تەسکتر ئەوە سلیمە ئەوی سکینی لەوەی تەسکترە قماشەکەش ها فەر قماشەکە سەراحەتەن من برم لە قماش دەزانم ئەم لە قماش نازانم باش بەتەکیدی قماشەکەمان ئەسڵ بەس قماشش یەک شتی هەیە هەر بە نەرمی هەستی پێ دەکەی دەزانی چییە خۆمان لەوەی یعنی کوالەتەکەی پارادێکی زۆر دەردەکەوێت ئێستا ئەوەم پێ بڵێ باشتێک لەگەڵ بڵێمەوە زیانەکانی تەسکیەکە چی بوون یەکەم یەکەمیان تەسکی وا دەکاتن ئەو باریەرە ئەو ڕێگرێک کە خوا دروست کردێ لە پێست لە دەستی دێ باش کە ئەو ڕێگرێمان لە دەستدا یەکەم شت ئەوە بوو کە پێسمان وشک دەبێتەوە چرچلۆچی زیاد دەکات زووتر پیر دەبێت نەخۆشیەکانیش توش دەبین بەکتریا ڤایرۆس کەڕوو دەستخۆش دوو زەخت دەکاتن و نایلیتن ئەو بە شەخینە باشە لە بۆ جسمت بڕوا بە تایبەتی ئەوانەی معڕەزن لە بۆ نەخۆشی کلۆتینگەکان خینیان کلۆت دەکات ئەمە دوو سێ زەخت دەکاتە سەردەمار وا دەکاتن کە لە پێیەکان دائمی هەستکەی سڕە سێ چارەمیانیش ئەوەیە کە زەخت دەکەی ئەتو ئەو احتیکاکە ئەگەر هاتو نەخۆشیێکی پێستیت هەبی وەکو گوتمان سەدەفیا یاخود بەڵەکی وە دەکات دروستبی لەو منطقەیە لا مەحالە لەوە دروست دەکەوە لەگەڵیشدا نەزۆکی سەری بابەتی نەزۆکیەکە ئەو هەموو شتە دروست دەکات ئەمە هیچ شێکێک لە مەترسیانە دروست ناکە تەنیا ئەگەر هاتو مادەی خوری تێیدا زۆر بوو بەنسبەت ئەوانەی ئەکزیمایان هەیە لۆیان زەحمەتە تۆزێک باسی تەسکیەکە دەکەم تەسکی فراوانە تەبعاً فراوانە هەواگۆڕکەیەکی زۆر بە ئیسراحەت هەیە کەواتە جلی ئافرەتانیشی کوردی نەفسیشتە دکتۆر دەلینگی ئافرەتانیش نەفسیشت وەکو شەڕواڵەکە زۆر سەحیترە باشە کەواتە لە نێوانی شەڕواڵی کوردی و ئەم شتە ئەنتیکەیەدا شەڕواڵی کوردی تەندروسترە تەکید بەتەکید بژی شەڕواڵی کوردی ناسکە خان وەزع کووە زۆر نەما زۆر نەمایە زۆری نەما چەندی ماوە کەمەرەکەی لێدەم لەگەر دامەنەکەی بجورم ئۆڤەریشم پێ نەبوو ئۆڤەریکەم ئۆکەی ئەوە لە ژوورێ دیار نابیتن بەس کەمەرەکە و دامەنەکەی تاوای دەبی باش ئۆڤەر لای ئێمە هەر لە تۆپی پێ هەیە بەڵێ لەولا ڕافینیا ئۆڤەر دەکات ئۆڤەر دەکەی لەولا ڤالڤێردی ئۆڤەر دەکات بۆ نمونە پیشاندەم لەسەر ئۆڤەری نازانم ئەلێرە هەیە ئەوە ئۆڤەرە قەراخەکەی هەردووچی دەبەستیتەوە پێ دەرن ئۆڤەر لامت زلێک بەکار دێتن دەستت خۆش بێ زۆر باشە زۆری نەماوە کەواتە شەڕواڵی کوردی بردیەوە زۆر سپاس بۆ دکتۆر هەنار عەبدوڵڵا پسپۆری پێست و جوانکاری کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سڵاومان بگەێنە بە کاکتۆر هێرش زۆر سپاس دەکەم ناسخان لەگەڵمان بەردەوام دەبێت دەچینە بەشی دووەمی بەرنامە پانتۆڕەکەشمان ئامادە بوو ناسخان مەزبووتە ئێستا ئامادەیە پیشانی بینەرانی دکتۆر ئاراسی بدە زین چیت بۆ کردوین پانتۆڕە چ عەدلە پێم گوتی زۆر تەسک نییە باش هەندێک لەسەر تەندروستەکەی با جوانتر دیار بێت ئاوا ڕایگرە دەڵێ عەدلە واتە ئاساییە تەسک نییە بۆڕی نییە قماشەکەشی باشە قماشەکەی زۆر باشەوە زۆریش باشە زۆر باشە بەڵێ لەبەرەوەی کە دەستی لێ دەدێ هەز دەکەی قماشکەی نایلۆنی کەمبی زۆر سپاست دەکەم ناسخان سپاس بە ئامادەبوونت دەستت خۆش بێ سەرکەوتوبی سەرکەوتوتربی بەردەوام بە لە پەرستاریەکەت بەردەوام بە لەو پیشە جوانەشت ئافرین نمونەیەکی زۆر جوانی ئافرەتی کوردی سەرکەوتوو کوردی مرد دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم تۆ دەتوانیت فەرموویت ماندوومان کردی دەست خۆش بێ